بۆ ئەم مەبەستەوە هێرشکردنا سەر ئابووری هەرێمی کوردستان بەڕێز سەرمەد بەیاتی شارەزای ئەمنی و سەربازی لەگەڵمانە بێت لە بەغداوە. بەڕێز سەرمەد سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. ئابووری هەرێمی کوردستان بۆ ئەکرێتە ئامانج؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆی بەخشندەی مهرەبان، سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24. ئەم پرسیارە ڕاستیەکەی وەڵامی زۆڵ هەڵدەگرێت، وەڵامی جیاجیا هەڵدەگرێت، نەکتەنیە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان، چونکە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەشێکە لە ژێرخانی ئابووری عێراق. بۆیە من پێم وایە بە ئامانزکردنی هەرێمی کوردستان بە ئامانزکردنی عێراقیشە، بەڵام بە ئامانزکردنی هەرێمی کوردستانە بە تایبەتی. هەرێمی کوردستان ئەگەر ئێمە وای دابنین کە هەرێمی کوردستان هیچ سەرچاوەیەکی وزە و غازی نییە، دەبێت تێبگەین ئەو کاتە هەرێمی کوردستان وەکو بەشێک لە عێراق ئەو وزەیە لە عێراق وەردەگرێت. بۆیە ئەگەر بڵین ئەم هێرشە بۆ سەر عێراق بەگشتی و بۆ سەر هەرێمی کوردستان بە تایبەتی، ئەم بابەتە هۆکاری زۆرە و من پێم وایە هۆکاری سەرەکی هۆکاری ئابووریە، واتە لایەنی ئابووری هۆکاری سەرەکی ئەم هێرشێ. ئەم کێڵگەیە کێڵگەیەکی زۆر نایابە، 450,000 پێی سێجا غاز بەرهەم دەهێنێت، ئەمە جگە لەو نەوتەی بەرهەمی دێنێت بەرهەمێنانی کارەبە. ئەم کێڵگەیە توانایەکی زۆر باشی هەیە و وەکو من زانی و من نیاز هەیە بۆ ئەوەی غازی ئەوێ هەناردەی ئەوروپا بکرێت. ئەمە بۆ خۆی ئێمە بە قۆناغێکی مەترسیدار دەگەێنێت، چونکە چەند لایەنێکن بیر لەوە دەکەنەوە بەرەمێنانی غاز لەو کێڵگەیە ڕابگەین، وەکو گوتم ڕای بگرن، چونکە وەکو ڕابگەیان ئەمە هۆکارێکە بۆ باشی کێڵگەکە و یەتەگی غازی ئەو کێڵگەیە. بۆیە چەلایەنێکن دەیانەوێت ئەم بابەتە سنووری بۆ دابنن و کۆتایی بەو جموزۆڵە ئابووریە بهێنن. باش ڕەنگە بەڕێز سەرمەد ئەوەی کە بڵێ سەردا ئەمە بیانی ئەحرازکردنی حکوومەتی عێراق نییە، بە تایبەتی حکوومەتێکی بەڕێز سوودانی، لەبەرەوەی کە جوڵەیەکی ئابووری و کردووە بۆ ئەمریکا و سەرۆکوەزیرانی با بڵێن سەرۆکۆماری تورکیا سەردانی عێراقی کردو و ڕێکەوتن و لێکتێگەشتن و یادداشتنامە هەبووە لە بینیاندا. پێ دوای ئەمە ئیحرازکردنی سەرۆکوەزیران نییە؟ بەدڵنیاییەوە ئەمە ئیحرازکردنی سەرۆکوەزیرانی عێراقە دوێنێ دوو ڕووداوی زۆر گرنگ ڕوویاندا کە ڕەنگە ئەم دوو هۆکارە کاریگەریان لەسەر سروشتی وەبەرهێنان لە عێراق و هەرێمی کوردستان دروست بکەن. کەسانێکان دەیانەوێت پەیام بنێرن، پەیامێک بۆ جیهان بنێرن و بڵێن کە عێراق بە شێوەیەکی گشتی حکوومەتی فیدرالی و بە کوردستانیشەوە با بڵێن ئەوە ئامانزی ئەیانە دەیانەوێت بڵێن ناوچەی سەلامەت نین بۆ وەبەرهێنان، بۆیە ئەم هێرشانە ئەنجام دەدەن. ئەم هەواڵانە بوونە هەواڵی جیهانی، بینیمان کە چۆن دەنگۆی زۆر باشی لێکەوتەوە لەسەر ئاستی جیهان، بابەتەکە تاوەتوێ کرا وە هۆکاری سەرقاڵبوونی جیهان بەخۆیەوە بینیمان کە چۆن هێرش کرا سەر کێڵگەی غازی کۆرمەد لە ماوەی نیو کات ژمێردا ڕووداوێکی دیکە لە عێراق ڕوودا کە کوژرانی کەسێک بوو لە بەغدا. ئەمانە هەمووی پەیامی زۆر مەترسیدارم بۆ عێراق، چونکە ئێمە تازە بە تازە ڕێکەوتنی ڕێگە گەشە پێدانمان واجو کردووە لەگەڵ ئیمارات و قەتەر و تورکیا، کەواتە کەسانێکن بەم بابەتە هەراسان بوون. تاکو ئێستاش ئێمە قسە لەسەر لایەنی ئابووری دەکەن. کەسانێک دەیانەوێت بەرەمێنانی غاز لە کۆرمۆر بوەستێنن بۆ ئەوەی خۆی بتوانێت غاز هاوردە بکات و غازی خۆی بفرۆشێت. بینیمان کە چۆن ئەم هێرشانە بوونێتە هۆکاری کەمبوونەوەی بەرەمێنانی غاز. باشە بەڕێز سەرمەد ئەم گروپانە لە بەرژەوەندی کێ کار دەکەن؟ بەر لە هەموو شتێک کێشەکە ئەوەیە
ئەو کێشەی ئێمە هەمیشە باس دەکەین و دووپاتی دەکەینەوە هۆکارەکە نازانین تاکو ئێستا چێ نازانین چێ هێرشەکەی کردووە خەڵکانێک دەڵێن لە دووزەوە بووە خەڵکانێک دەڵێن لە عێراقەوە بووە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی فدرالیەوە بووە ئەگەر من بزانم بە نمونە ئەم فڕۆکە بێ فڕۆکەوانە لە شوێوە هاتووە کە زۆر بە وردی ئامانجەکەی خۆی پێکاوە لە شوێنێک بووە لە ناوەڕاستی کۆرمۆر ئەگەر بێت و ئێمە بزانین ئەم فڕۆکە بێ فڕۆکەوانە لە کوێ هاتووە ئەو کات دەزانین کە لە ژێر دەسەڵاتی چێ بووە چێ هێرشەکەی کردووە و پێویستە سزا بدرێن ئەو کەسانەوە دەبێت لێ پرسیینەوەیان لەگەڵ بکرێت چۆن ڕێگە دراوە فڕۆکەیەکی بە فڕۆکەوان لەوێ ئاراستەی کۆرمۆر بکرێت و دەزانین ناوچەکەش لە ژێر دەستی کێدایەوە دەبێت هەموو ئەو بەرپرسانش بە سزای خۆیان بگەێنرێت ئێمە داوامان لە ئەمریکا کرد ئەو کاتەی سوودانی سەردانی ئەمریکای کرد داوای سیستەمی دژە درۆنمان کرد ئەو کاتە عێراق داوای 6 سیستەمی درۆنی کردووە بۆ ئەوەی بتوانێت بەرپەسی فڕۆکە بێ فڕۆکەوانەکان بداتەوە بۆ عێراق زۆر پێویستە بە تایبەتی لەم بارودۆخی ئێستا دەبینین ڕووداوەکەی دوێنێ ڕووداوەکەی سەر کۆرمۆ شتێکی کەم نییە ڕووداوەکی گەورەیە بۆیە ئەگەر ئەم سیستمانەمان هەبێت دەتوانین ئەو کاتە چەندێ ژمارەیەکیان لە هەرێمی کوردستان دابنێن ژمارەیەکیان لە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی فدرالی دابنێن ڕەنگە ئەمانە یارمەتی دەربم یاخود هەر هیچ نەبێت ڕێگری لەم ڕووداوانە بکەن کەواتە بەڵێ ئامە ئیحرازکردنێکی زۆر گەورەیە بۆ حکوومەتەکەی و بۆ سوودانیش سەرۆکوەزیرانی عێراق و بۆ هاوبەشەکانی کە هاوبەشیان لەگەڵ ئەو کردووە بیرمان نەچێت ئالینا ڕۆمانۆوسکی باڵێزی ئەمریکا لە عێراق لە ڕێگەی ڕاگەیەنراوێکەوە سەرکۆنەی هێرشەکەی کردووە هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی سەرکۆنەی ئەم هێرشیان کردووە بۆیە من پێم وایە خەڵکانێک نایەوێت عێراق خێر لە خۆی ببینێت بە عێراقەوە بە کوردستانەوە سیاسەتی وزە لە دەست عێراق خۆیەتی دەتوانێت بەم شێوەی ئێستا سیاسەتێکی باشی وزەی جیهانی پەیڕەو بکات و سوودی باشی لێ وەربگرێ بۆ وڵاتەکەی خۆی ئەگەر بێت و وەکو عێراق قسە بکەین دەبێت شتێک بزانین بۆچی ئێمە باسی پرسەکردن دەکەین ئەم بابەتە من پێم وایە بابەتێکی سیاسی و ئەمنی و ئابووری هەر سێ ڕەهەندەکە لە خۆی دەگرێت ئێمە لە ڕووی ئابووریەوە دەتوانین چی بکەین دەتوانین بزانین سەرچاوەکە لەکوێوە هاتووە زۆری چیە لە عێراق دروست کراوە یاخودە دەرەوە دروست کراوە ئەگەر لە دەرەوە دروست کراوە سەرچاوەکەی کە زانیمان شوێ دەزانین چێ پاڵپشتی کردووە و دەزانین چێ سپۆنسەری کردووە دەبێت ئێمە بزانین کە تەنانەت رووسیاش کە زیانی پێکەوتووە لەم بابەتە لە هێرشەکەی سەرکێڵگەی گازی کۆرمۆر کەواتە لایەنێکی زۆر زەرەر و زیانیان بەرکەوتووە لەم بابەتە بە تایبەتی لە هەناردەکردن و لەو شەڕی ئێستا لە ئۆکرانیا هەیەی کەواتە بەرژەوەندەکان هاوبەشن ئەو بەرژەوەندیە هاوبەشانە زۆرن کە نایەنەوێت کێڵگەی غازی کۆرمۆر کار بکات چونکە ئەمە یەکەم هێرش نییە لە ساڵی 2022 2023 2024 ساڵانە دەتوانین بڵێن هێرشەکان لە چوارچێوە و بەرژەوەندی وڵاتانی دراوسێ و چواردەور و ویستێک لە دەروەی عێراقەوە ئەکرێ من زۆر دڵنیام لەم شتم کە بابەتەکە بەو شێوەیە ویستێکە لە دەرەوەی عێراق زات سبێت بۆ ئێمە بڵین ئیرادەیەکی هەرێمیە یاخود ئیرادەیەکی دوورە دەستە لە ناوچەکەەوە تا لە خودی ناوچەکەدا نییە بۆ خۆی بەڵام دەستی لە ناوچەکەدا هەیە چونکە هیچ عێراقێک نییە لە حکوومەتی فدرالی لە حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی وهای بوێت کەس ناوێت ئەم شتە ڕوو بدات من وەکو عێراقێک ئەمڕۆ یاخود هەر عێراقێک لە حکوومەتی فدرالی لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان ئێستا پڕە لە خەڵکی عەرەب بوونەتەوە جیاوازەکان کەسێک نییە ئەم شتەی بووێ کەسێک نییە بیاوێ زیان بە هەرێمی کوردستان بگات چونکە هەرێمی کوردستان ئەمە خزمەتگوزاری پێشکەش دەکات بۆ بەرەمێنانی کارەبا خزمەتگوزاری غاز پێشکەش دەکات بۆ تەواوی ناوچەکان و ئێمە پێویستە لەوە تێبگەین کە ئەو ئەزمونە ئەزمونێکی باشە کێ سوود لەمە دەبینێت کە
زیان بەو ناوچێ بگات زیان بەو کێڵگەی بگات بۆیە ئەگەر لایەنی ناوخۆی بن من دەڵێم ئەگەر لە ناوخۆش بن هەر دەستی لایەنی دەرەکەین و لە نێو عراقن ئەمە وەسفێکی وردە بۆ ئەو بابەتە بۆیە ئەگەر لە ناوخۆش بێت هەر پەیوەندی بەدەرەوە هەیە پێویستە لەوە تێبگەین ئەمە بابەتێکی دەرەکیە و دەبێ بزانین چێ بووە ئەم هێرشەی کردووە پێویستە حکوومەت هەواڵگیری بەدواداچوو بۆ ئەم بابەتە بکەن و بزان ئەم هێرشە لە چۆن کراوە و چێ لی بەرسە بەڕێز سەرمەد بەیاتی شارەزای ئەمنی و سەربازی لە سودی کوردستان 24 لە بەغدادەوە لەگەڵ مابووی سوپاس بۆتەوە.